هێزین سووریا دموکرات di cergê Raqqa da li Daeş didin û kontrola randeka Yermûk dikin. Mendilî bajarê Kêşer li serê diyala hêşta mîdya û desalata Herêma Kurdistanê pê re negeştiye. û hikûmeta Serok Donald Trump heftiyek çalakiyan dest pê dike ji bo sirincê rakêşe ser sazkariya Amerîka. دەمە خۆش دەگەڵ کورد کۆنەکشن هەموو ڕۆژانێکی سێ شەموان و هەینی لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت و لە کەناڵی NRTەوە ڕاستە و خۆ پێشکەش دەکرێت. لە شەڕەکاندا بۆ ڕزگارکردنی ڕاقا هێزەکانی سووریای دیموکرات لە پێشڕەویدان. بردومانێکی قورس لەسەر شاری ڕاقەیە و وەک باز دەکرێت هەتا ئێستا بردومانی وەها چڕ نەکراوە و شەڕەکەش زۆر سەختە و تێرۆریستانی داعش لە هەوری خۆ دەرباسکردندان و شەڕەکەشیان بە مەبەستی مانەوەیە لەو چەند گەڕەکەی تیایدان لە کاتێکدا تەواوی ڕاقە گەمارۆ دراوە. هێزەکانی سووریای دیموکرات کە ئەمریکا پشتیوانیان دەکات گەیشتوونەتە ناو جەرگەی شاری ڕاقا. هێرشەکەی شەوی ڕابردووی ئەم هێزە لە ناو گەڕەکی یەرموکدا بووە و وەک دەگوترێ ئەو گەڕەکە بە تەواوەتی کۆنترۆڵ کراوە، بەڵام ئەمە بەو مانایە نییە بگوترێ شەڕ نزیکە لە تەواوبوون. چوونە ناو ڕاقا بۆ مانایە نییە شەڕ تەواو، چونکە ئیتر باسی شەڕی شەقام دەکرێت یان شەڕی ماڵە و ماڵ و هەر بۆیە درێژ دەخایێنێت. ئەمە بێ لەوەی ناکرێت چاوەڕانی هێرشی داعش نەبین لە ڕۆژهەڵاتی ڕاقەوە. هێزە سەربازیەکانی حکوومەتی سووریاش لە باشووری شاری ڕاقا هەن و چوونەتە قوڵایی ناوچە بیابانیەکان، بەڵام پێدەچێت چاویان لەسەر کۆنترۆڵکردنەوەی شاری دەرزووری هاوسنووری عێراق بێ کە لەوانەش هەر لەو دی سنووریشەوە پشتیوانی بکرێن. لەشکری عێراق لەو دوی سنوورەوەیە و هاوپەیمانی لەشکری سووریایە نەک هێزەکانی سووریای دموکرات. ئەمە ژیانی عێراقیەکان خێراتر دەبن لە پێشڕەویەکانیاندا بەرەو ڕێگەکانی دیرەلزور. شیکەرەوە لەو بڕوایەدان هەریج نەبێت لە ئێستادا تا ئایندەیەکی نزیکیش لەشکری سووریا ناخوازێ بکەوێتە ڕکابەری لەگەڵ هەسەدە لەسەر ڕەقا. ئەگەر بەراوردێک بکەین لە نێوان داعش و هێزەکانی سووریای دموکراتدا بە دڵنیاییەوە هەسەدە باشترە بۆمان، چونکە ئەمان سووریاین و لە کۆتاییدا دەگەینە ئەنجامێکیان شتەیەک کە لەسەری ڕێک بکەوین و چارەسەری بۆ دابین بکەین. شەڕەکان بۆ ئازادکردنی پایتەختی دیفاکتۆی دەوڵەتە خەلافەتیەکەی ئەبوبەکر البەغدادی هەر تەنها ڕەهەندی لەشکریانەی نییە، ڕەهەندی سیاسی و بەرژەوەندیەکانی وڵاتانی ناوچەکەش بەشێکی دانەبڕاون لەم شەڕانە لەگەڵ داعشدا. ڕەوشەکە هەر ئاوەها بوو لە 2-3 ساڵی ڕابردووەوە، هەموو کاتێکیش هەر ئاوەها دەبێت زلهێزەکانی ناوچەکە کە ئەجەندا و ڕوانینی جیاوازیان هەیە و دەخوازن دۆسیەکانی خۆیان هەنگاو بە هەنگاو چارەسەر بکەن، یانی شتێک ببە و دواتر داوای بکە، شتێک بدە و شتێک وەربگرە. هەر لە سەرەتای ئەم مانگی حوتەوە پشێویەکان لە نێوان تورکیا و هێزە کوردیەکانی سووریادا زۆر بوون، بە تایبەتیش پاش هێرشەکانی تورکیا و هاوپەیمانە سووریاییەکانی بۆ سەر ناوچەی عەفرینی کوردەکان و هێرشەکانی ڕۆژی دووشەمەش بۆ سەر هەسەدە. ئەوە پەیامێکی سیاسی بوو لە تورکیا بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و پێی دەڵێت ڕۆڵێکی سیاسیانە مەدە بە هەسەدە، بەڵام هەسەدە ئێستا ڕۆڵێکی لەشکریان هەیە لەسەر زەمین. ئانکارا دانوستاندنی خۆی دەکات یان هەوڵی گەیشتن بە ڕێکەوتن دەدات لەگەڵ ئەمریکادا تا کورد لە سووریادا ڕۆڵی سیاسیانەی نەدرێتێ. شێکەرەوە لەو بڕوایەدان چونکە هەسەدا هاوپەیمانێکی سەرەکی ئەمریکایە لە سووریادا هەر بۆیشە پێناچێت واشنگتن پشتیوانی لە هێزە کوردیەکان ببڕێت بەهۆی تورکیاوە. لەگەڵ پێشڕەویەکانیشدا بۆ ئازادکردنی شاری ڕەقا هەروە دێ و خەڵکی زیاتر لە شارەکە خۆیان نمەینەتیەکانی داعش ڕزگار دەکەن. نە ئاو نەخواردن نەخواردنەوە هەموو شتێکیان لێ بڕی بووین، باوەڕت بێت هەر هیچیان نەداینێ. یەک هەفتەمان بە دۆڵکەیەک ئاو بەڕێ کرد، خوا دەست بە باڵیانەوە بگرێت هێزەکانی سووریای دیموکرات ڕزگاریان کردین. وەک دەستگای پەنابەرانی سەربەنەتەوە یەکگرتووەکان دەڵێ لەوە تای شەڕی ڕزگارکردنی ڕەقا دەستی پێکردووە 190,000 کەس لەو دەڤەرەوە ئاوارە بوون. ئێستاش وەها مەزەندە دەکرێت نزیکەی 50,000 کەس لە ناو شارەکەدا گیریان خواردبێت. ئەوانەی هەوڵی خۆ دەرباسکردن دەدەن لە شارەکە خۆیان دەخەنە مەترسیێکی گەورەوە، یا ئەوەتە بمێننەوە لە بەردەم مەترسی مرگدا بن بەهۆی شەڕ قورس و خوێناویەکانەوە، یانیش ئەوەتە ڕابکەن و ببنە نیشان بۆ سێرەگرانی داعش.
هەرچۆنێک بێت ڕێکخراوە نێونەتەوەیەکان کۆمەکی زیاتر بۆ ئاوارەکان دابین دەکەن لە ڕێگای حەڵەب منبەج قامیشلووەوە کە 2 ساڵ بوو بەهۆی شەڕەکانەوە داخرابوو. و دگەرمە گەرما شەڕی هێزین سووریا دموکراتدا لە دژی کۆمەڵە دەوڵەتە ئیسلامی داعش چەندین شەڕڤالên خۆبەخشên ئەمریکی و بریتانی بە ئاوایەکی ڕاستەوخۆ و کاریگەر بەشداری شەڕیان دەبن لە ڕەقا. هێزên Sûriya Demokrat awa Amerîka piştevaniya wan dikir şerên qaym di navcergê paytextê xilafeta Daişê li Sûriye diket. Karmendêberê yê bankeka bajarê London Mr Gifford li destpêkê li sala 2014 tevlî peyedê bû piştî wêneyên videoya revîna êziddiyan di televizyona da bînî û dibêjetin ew hez bi diltengiyê kir ji ber ku hikûmetên Amerîka û Brîtanya nekarîn tiştekê hember vê çendê bikin. Piştî 3 salan ji tevlîbûna şerên giran ew yek ji xwebexşên biyaniye ewên digel hêzên Hesedê li hêlên pêşînên şerê Reqa bejdar dibe. Min xwaz şerê Daişê bikim zor balkêşe min gelekî nivêsîn hene û çendîn caran ez vegeriyan Brîtanya polîsî ez ragirtim. Vegerîna min bû pêşkêşkirina gotaran bû li zanîngehan. Ez bejdarî filmên dokumenterî bûm. Ez piştgiriya hêzên xwe cihî dikim û peyama me di nava siyasetvanên Amerîka û Ewropada cih girt. Ev e hêzeka sekulara û dîtina paşerojeka pir aştî bû Sûriyayê heye. Ev meheke li ber û Reqa Gifford digel hêzên Kristyanên Siryan wekû du hevalên xwe yên diyên Amerîkî şer dikir. Kevin Howard û Taylor Hudson xelkê wîlayeta Kalîfornyan û digel encumena leşkeriya Siryan bi dûriya çend sed metran ji çekdarên Daişê cih digirin. Hudson Reqeya îro wekû Berlînê dibînit. Hevberkirina şerê dijî Daişê û şerê dijî naziyan li şerê duwê cîhanê. His little sister was in the Bataclan Theatre in Paris. خوشکێکا بچووکە هەڤالێکی من لە شانۆیا پاتەکلانە پاریسێ بوو دەماکو عێریش سەرهاتی کردن چەند ساڵان بەرێ. من لە عێراقێ ساڵێن 2006 و 2008 شەرکرە بوو. من هەڤال ji desta bûn بۆ من ev berdewamiya heman şerî ye. We ez bawer dikim eger tiştek bi dawî neyê wê her berdewam bike. Bo min ev derfeteka zêrîn e bۆ nehêlana tariyê bi yekcarî. Digel berdewamiya şikestinên Daişê li Sûriye xwebexşên biyaniyên Brîtanî û Amerîkî jiyana xwe ji dest didin. Her ji destpêka meha têrmehê di şerê Reqa de xwebexşekî Brîtanî û duên Amerîkiyê hatîne kuştin. Xalid Fettah, Dengê Amerîka. وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا ستایشی یەکێتی ئەوروپا دەکات بۆ سەپاندنی سزا بەسەر 16 گەورە کاربەدەستی لەشکری و زانای سووریاییدا کە دەستیان هەبووە لە هێرشە کیمیاییەکانی کراونەتە سەر خەڵکی سیڤیل. وەزیری دەرەوەی بەریتانیاش ستایشی ئەو بڕیارەی یەکێتی ئەوروپای کردووە و دەڵێت ڕێککەوتنێکی زۆر باش کراوە بۆ سزادانی ئەوانەی بەرپرسیارن لە هێرشە کیمیاییەکان. نەتەوە یەکگرتوەکان و ڕێکخراوی قەدەغەکردنی چەکی کیمیایی لێکۆڵینەوەیەکی هاوبەشیان هەیە لەسەر هێرشە کیمیاییەکەی مانگی 4 بۆ سەر خانچی خون لە سووریا کە 87 کەسی تیادا کوژرا. و لێ بیرەوەریە 19 تریمەهێ بیرەوەریە دەرخستنا هێزین حکومەتا سووری ji çend deverên Kurdan li Efrînê panêlek hat rêxistin ji bo jimareka siyasetvanan. Şûreşa 19 tîrmehê destkeftî û pêdiviyên serkeftinê dibin vê serenavê de navenda Rojavaya lêkolînên stratejîk panêlek li Efrînê darxist. Di panêlê de hêvî Mustafa Hevserûka Meclîsa Cibcîkar di rêveberiya Xweser de û Mustafa Hesen Hevserûkê Tevgera Civaka Demokratîk Tev de bejdar bûn. Herwiha hejmareke mîvan ji partiyên siyasî, saziyên sivîl, êlên Ereb û hin kesayetên din amade bûn. Ve piştî qedandina 4 salan em pê hesîne û hatin hatî çêkirin lê têrê nakê hînkê min em wê jî dizanin. Di vê 4 salan da rêveberiya Xweser asta Rojava derbas kir. Ferehtir bû. Bî nemûne ji deverên din re. Di panêlê de hêvî Mustafa encama kar û xebatên rêveberiya Xweser di 4 salên borî de vegotin. Herwiha armancên paşa rojê û asengiyên li hember wan dane şîrûvekirin nemaze piştî ragihandina federalîzma Bakurê Sûriyê. و ام حوارێکی سووری li pêş bixînin
چارەسەریکی سووریە را وەرە پەیدا کردن گوهارتنێک بنگەهین د سیستەم و دستورە سووریەدا وەرە پێشخستن چونکی مافێ کوردان مافێ me مسوکەر نابێ ئەگەر سووریە دەموقرات و ئازادجی نەبێ پێویستە jî ku em li hember vê dagirkiriya dewleta Tirk bisekinin hemî gelên Sûriyê çunkî armanca dagirkirina dewleta Tirk ne tenê Efrîn e ne tenê Kurd e kürkirina alûziya Sûriyeyê û xeterî ser çanda demokrasiyê li tevahî rojhilata navîn e. Her di panelê da mîvan jî axifîn میوانان نرین و رخنین خواهانین زمان و کماسین او دبینن هنه راخصن بر چاوان هر وها پیوستی و خواسته کن دوی به جهورن آنین زمان اندام نویزگاه ها سیاسی ده پارتی الوحده ده عبدین بکر و هاجدنگ امریکا را آخفی یعنی اداره جده خواستن هر یک جوی و خلکی کرداغی یا جی خلکی کردستان ساغه جی کردستان همه اندام وی پارتی به ساغه یا جی اندام نه پارتی به دبی هزار شک و شبهت لسر هبه دخواستن همه ور اختیار کردن اندامه وی شورشه گر امکانیتی وی ورن اختیار کردن نه گر انتماعی وی سیاسی و ایگه حزبی وی راضی کرنده نه کردستان راضی کرد هجای گوتنه یک روژا 19 تیر مهی و که روژا شورش روژ آفات ناسین خود وی روژه ده سال 2012 ده هزین کردی باجار کوبانج رژیم رزگار کرن و پشترا یکو باجارن روژ آوا کتن دست هزین کردی نوروز رشو دنگ امریکا افرین حکوومەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا جارێکی تریش پشتڕاستی دەکاتەوە ئێران وابەستەی ڕێکەوتنە ناوچەکەی ساڵی 2015 واتە ئەو ڕێکەوتنەی سەرۆک داناڵد ترامپ بە خراپترین ڕێکەوتن ناودێری دەکات و کە دانووسانی لەسەر کرابێت. بەپێی یاساکانی ئەمریکا دەبێ وەزارەتی دەرەوە هەر 90 ڕۆژجارێک کۆنگرێس ئاگادار بکاتەوە لەسەر وابەستەیی ئێران بۆ ڕێکەوتنەوە. وەزیری دەرەوەی ئێران هاوکاتی دووەم ساڵیادی ئەم ڕێکەوتنە لە نیویۆرک لەگەڵ سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکاندا کۆبۆتەوە. کۆشکی سپیش جەخت لە هەڵوێستی خۆی دەکاتەوە کە ڕێکەوتنەکە لەژێر چاوپیاخشاندنەوەدایە. حکوومەتە عێراقی پلانێک 10 ساڵی داڕشتیە ژبوون و ئاوادانکردنا باجارێ مووسڵی و 100 میلیارد دۆلار ژێرە تەرخانکردنە وەزیری پلاندانانە عێراقی هێنە کورکارین وێ پلانی ji Kurdkurdî Nexşin re aşkere dike. پاش ئازادکردنا پارێزگەها مۆسڵش خراوە داعش حکوومەتە عێراقی خۆ بەرهەوی ئاڤایکردنە بێ پارێزگەهەیە دکەن و پشتی کوردستانە رووزیانەکە مەزنجی دیف خودداهێلا وەزارەتە پلاندانانە عێراقی پلانیان خوب بوو دەمێ 10 ساڵان داڕشتن و 100 میلیارد دلار جی بۆ پارێزگەها مووسڵ تەرخان کرینە. حسب التقديرات الأولية ديف لكولين سركي أوين جهشتينما ويرانبونا لا يتشبه موصل جهيتا 15 حتى 20 صدي لوقت ديار كرين كو رجا ويرانبونا لا راست باجار موصل يا بلنده و جهيتا نزيكي 8 صدي بلانا آواكرين بلانا كا برفرها دا آسوه كا دور دايا و دمي في بلانه 10 سالان پیشبینی تهتا کرن كل دسپیکا سال 2018 بهتا دسپیکرن حتى سال 2027 پاره هات يترخان کرن بو آواكرين جهيتا 100 مليار دولاران هر وصال وان روجانجي كومبون الواشنطن سبارت بو آواكرين دهتا دسپیکرن اجري كارين روایتی و دابینکردنا داو درمانان و پدویان ساخلمیه وزیرا تندرستی عراقی آماجه پلان وزارت تندرستی کرد کل دم دهاتی که ماسیان ریوبریا ساخلمیه موصل ده دابین کنه من ضمن الخطط المرسومة لديه بلان وزارة التندرستي أود بموصن هاتين دارشتن دابين كرنا ترمبيلن هاورتشوني وآميرن دن جوان آميران لرينا مغناطيسي و ستي سكان كو ساخلميا موصل بيتي في بون هيا هرچند پلانن آوائی کرنا موصل جلایان حکومت عراقیه هاتیا دارشتن لی آوائی کرنا درونی پیدوین خو هنو وقتی تا گوتن دهان سالن دنجی برینین درونی لموصل ناهنه و سارش کرن لبغدان نظر عبدالله دنگی ئەمریکا لەگەڵ ئازادکردنی زۆرێک لە ناوچەکانی پارێزگای مووسڵ و شوێنەکانی تریش لە عێراقدا ژمارەیەکی بەرچاو لە تێرۆریستانی داعش کوژراون بەڵام کەسوکاری پلەیەکیان ماونەتەوە دەبێ ژیانی هاوسەری داعشێکی کوژراو چۆن بێ یانیش چۆن دەڕوانرێتە منداڵەکانی داعشە کوژراوەکان
ئایا پێویستە ئەمان باجی هەڵەی باوانیان بدەن؟ وەڵامی ئەم پرسیارانە لەم راپۆرتەدایە. ژنان و منداڵانی میلیتانەکانی داعیش هاوسەر و کوڕەکان و براکانیان کوژراون، بەڵام ئەوان تاوانی کردارەکانی ئەو کەسانە دەدەنەوە کە لەگەڵ داعیش بوونە. لە دەمێکدا دوایین ڕۆژەکانی دەسەڵاتی داعیش بە سەربەشێکی زۆری عێراق بە کۆتایی دێت، پرسیارەوەیە کەچی لەگەڵ بنەماڵەکانیان بکرێت. بۆ ئێستا گەلێک لەوان لە شوێنێکی پڕ لە زبڵ و خاشاک لە خۆرهڵاتی مووسڵدا گیریان خواردووە کە ئەو کەسانە بۆ ئەو شوێنە دەجێژنەوە. کەمپی بەرتەڵە شوێنی ژیانی بنەماڵەکانی داعش و خەڵکی ئاسایین. بە ئەو بنەماڵانەمان گوت خزمەکانیان ئاگادار بکەن بۆ ئەوەی لە ئەو کەمپە بچنە دەر و بۆ پەیوەندیگرتنی خزمەکانیان یارمەتیان پێ دەکەین. مەدەنیەکانی ئاوارە دەگەڕێنەوە ماڵ کە ژیانی سەر لە نوێ ساز بکەنەوە ئەوانەی لە ئاکامی تونند و تویژی و بێدەرەتانێکی زۆر لە ژێردەستی داعش بوونە. ئەوان دەڵێن خزم و کەسانی میلیتانەکان هیچ جێگایەکیان لە نێو ئەواندا نییە. لە نێو لافێتەکان کە هەڕەشە لە بنەماڵەکانی داعش دەکرێت لەو ناوچانە دەبینرێن کە لە دەستی داعشدا ڕزگار بوونە. سوحەیب تەمەن 32 ساڵی 2 مانگ پێش هەواڵی هاوسەری زانی. ئەو دەڵێت لە بەرمنداڵەکان نەیتوانی مێردەکەی بەجێ بێڵێت. ساڵەکی خایان بوو ئەوەی هاوسرم بڕوا بە داعش بکات، پاشان چونکە ئەندازیار بوو بۆ بەشی خزمەتگوزاری پێویستیان پێ هەبوو. داعش دکتۆر و ئەندازیار و تەنانەت مامۆستاکانی زانکۆی لەگەڵ خۆ برد. هاوسەرمیان بە بیری خلافەتی سەردەم فری و مێشتیان شتەوە. ئەو خانمە دەڵێ بۆ هاوسرم زۆر بە گرفت بوو خۆ لە دەستی داعش دەرباس بکات. لە سەرەتادا هاوسرم باوەڕی بە داعش کرد، بەڵام پاشان هەستی بە ناعەداڵەتی داعش کرد و لە بڕیارەکەی پەژیوان بووە، بەڵام نەیتوانی داعش بەجێ بێڵێت چونکە هەر کەس ڕۆیشتبە دایان کوشت، تەنانەت ئەگەر منداڵیش بووایە. نازانم لەکوێیە، داخوا لە نێو خانوەڕ و خاوەکاندا مردبێت. ئەو دەڵێت هاوسەری ژیانی خۆی و ئەوانیشی لەگەڵ خۆی بەفیرۆدا و ئێستا ئەوان سەرگەردانن. لەگەڵەوەشدا کە شارۆچکەی مندەلی لە پارێزگای دیالە کەوتۆتە ئەو شوێنەوەی بە ناوچەدا بڕێنراوەکان ناودێر دەکرێت و دووریشە لە سنوورەکانی هەرێمی کوردستانی عێراقەوە، بەڵام دانیشتوانە کوردەکەی وەک پامنێری دەنگی ئەمریکا دەڵێ وێڕای کەمبوونەوەیەکی بەرچاوی ژمارەیان لە شارۆچکەکەدا هێشتاش لە هەوڵی پاراستنی کولتور و فەرهەنگی خۆیاندان. کامێرای دەنگی ئەمریکا بۆ یەکەم جار دەچێتە ناحیەی مندەلی پارێزگای دیالە. ئەو ناحیە کوردستانیە دوورە دەستەی کە دانیشتوانە کوردەکەی بەهۆی دووری جوگرافیای ناوچەکەیانەوە لە هەرێمی کوردستان کەمترین تێکەڵیان لەگەڵ کووردا هەیە، بەڵام ئەم دووریە کوردبوونی لا کاڵ نەکردوونەتەوە و خۆشەویستیەکی بێئەندازەیان بۆ نەتەوەکەیان هەیە. کوردەکانی مندەلی زۆرترین ئازاریان لەسەر دەستی بەعز بینیوە، دوای ڕوخانی ئەو ڕژێمەش نەیانتوانی پشوویەکی کورد بدەن و گروپە چەکدارە تونڕەوەکان بەهۆی شیعبوونیانەوە کەوتنە کوشت و بەڕکردنیان. نسبەی کورد زووتر لە ملەلی تا ساڵە 1970 نسبەی کورد لە ملەلی هەفتا لەسەتوێ و ملەلیش ئەو وەختە قەضاوی دوایی ڕژیمە بەعس لە ساڵ 1950 دەست کرد تەرحیلی کورد بکێ، عەشایرە کورد وەڵجار دەست کردە پێ و 84 ئاوای تەرحیل کرد. ناحیەی مندەلی دەکەوێتە ڕۆژەڵاتی شاری باقوبەی سەنتەری پارێزگای دیالەوە و نزیکەی 100 کیلۆمەتریش لە قەزای خانەقینەوە دوورە. دەوروبەری ناحیەکە لەلایەن حەشدی شعبیەوە دەپارێزرێت، بەڵام لە ناو ناحیەکەدا کوردەکان کە سەرووی 20% دانیشتوانەکەی پێک دەهێنن خاوەن دەسەڵات و پێگەن، هەر بۆیە لە نێو جەرگەی بازاڕەکەدا پەیکەرێکیان بۆ مەلازم جوامێری ڕەمزی بەرخۆدانیان دروست کردووە. ئیسا عەرەب و کورد و تورکمان یەکە و ژیانە و ئاشتی و تەوای. بە ئێستا و ڕابردووشەوە پێگەی حیزبە کوردیەکان لە نێو کوردەکانی مندەلیدا بەهێزە، هەر بۆیە تا ئێستا بارەگای ساڵی 1974 پارتی لە نێو ناحیەکەدا بەڕووخاوی ماوەتەوە و پارێزراوە. ئەمە مەقڕ پارتی بوو لە 1974 ئیواران جەریدەی تاخی هاتن بەشکردن لێلا لە بەغا هات وە 11 ئازار وەهن مناسباتی لەولە احتفالاتی بوو ساز دۆڵاوردن و عالم هەمووی کۆ بوو لێرە. دانیشتوانی مندەلی بژێویان لەسەر ئاژەڵداری و چەکداری و باخداریە کە ناو ناحیەکە هەزارەها داری جۆرا و جۆری تێدایە کە زۆربەیان داری خوورمان،
بەڵام بەشێکی زۆری دارەکان بەهۆی گرتنەوەی ئاوەوە لێیان لەلایەن وڵاتی ئێرانەوە وشک بوون. کاکە وەڵا ئەوە لە شەری ئێران و عێراق هەمووی لە 600 ماڵ مایە 2 ماڵیسە لەیلە مایە لە قەلەبالی منتەقەی قەلەبالیە ئەم منتەقەیە. کوردەکانی مەندەلی کە بەشێکی زۆریان لە بەغدان دوای ڕوخانی بەعز گەڕانەوە، بەڵام تەنها لە یەک گوندە گروپە تۆنڕەوەکان 20 کەسیان لێ گولەباران کردن، بۆیە جارێکی تر کۆچی پێچەوانەیان بەرەو بەغدا کردەوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، ناحیەی مەندەلی. دادگەهەکە ئەستانبۆلی فەرمانەگرتنە 6 چالاکوانین مافی مرۆڤاندا دنافواندا برێڤەبەری ئۆفیسا تورکیا یا ڕێخستیە ئەمنستی ئینتەرناشناڵ. دادگەهی 4 چالاکوان bi şert berdane lê ew hatine bendkirin ji sefera derveyî Tirkiyê. Ew çalakvan tev bi tawana alîkariya komelên milîtanen çekdar li destpêka vê mehê hatibûn girtin û bin çavkirin li demê konferansekî. Ew gunehbarin bi encamdana tawanan bi navê komelan terorîstî bê ku bibin endamên wan komelan. Çalakvanên ku fermana girtina wan hatî dan êdil. Ez ser birêveberê Amnestyê li Tirkiye û herwesa endamekî Encûmenê Welatiyên Helsinkiye. Fermana girtina 2 rahênerên komelê jî yên Almanî û Swîdî hatiye dan. Nexuyaya ka ew çi komela terorîstiya ev çalakvan pêhatîne tawan barkirin. Lê raportên mîdya Tirkiye dibêjin dadwerên ku fermana girtina wan day belge nîşandane li ser peywendiya wan bi Kurdan ra bi milîtanên razgir û tevgera Fethullah Gülen ra. Her çabe van yan ev pêşveçûn xem û nerehetiyan peyda dike li hember azadî û mafên mirovan li Tirkiye. Digelme ji İspanya narastaxwa ji bo pitir pêdaçûnê Eyûb Dorû nûnerê Ewropayê Partiya Demokrata Gelan HDP kekî Eyûb Silav ev zora li çalakvanan berdewame yani berdewamiya hewlên hikûmeta Erdogana ji bo nehaştina neyarên xwe? Yani hikûmeta Erdogan ve kunzanın berî jî gelek insan girtin yani şaredarên hemû Kurda girtin. Çiqas insanên ji bo demokrasiyê daxivin hatin girtin hevserokê partiya me girtin partiyeke sêyemîn li Tirkiyeyê bi rastî ev rewşa niha rewşa 1980 jî hêşûn daye yani 1980 cunta askerî ji vaxa insanên yek mafê mirov di Parîsê negirtin lê ev hikûmet ne tenê Kurda yê mafê mirov Kurda di Parîsê digire yê Amnesty International jî digire çalakwanên Ewropayî jî digire rojnamavanên Ewropayî jî digire eger حکومتك حتى في آوائي وري ايوي چاقي چقاس تعداي چقاس زوريه بده سر چالکوانên Kurd û jajî rojnamavanên Kurd jajî insanek mafê mirova di Parîsên ku Tirkiyeyê û Kurdistanê de ji bo yekê ji rastî jî ev rejîm tam bûye rejîmeke dîktatoriyal û tenê yek kes biryar dide vê de. Kekî Eyûb ev salek derbas bû bi ser derba neserketî li Tirkiyê lê heta niha jî rewşa awarta didomîne. Çima? Yani ev rewşa avarta Erdogan xwe go ev hediyek xudeya ji min re ji bo ez ê bişixulînim bok sîstemê hemû têk me destê xwe bi rastî jî wisa kir na hemû hukûqa Tirkiye ketiye dest Erdogan hemû artêşa Tirkiye ketiye dest Erdogan û hemû partî jî bi rastî tune ne niha çünkü parlamentoyê de bi ser qanûn bu dekreta têxwelandin yani hemû biryar bi sistema niha Erdogan Türkiye'de dair sistemeke çi dibêjin yani Kurdî bi rastî tam nizanim bêjim de qanûna rakirine yani parlamento rakirine tenê ev hikûmet çi biryar dixwaze bide bi ser navê hikûmetê de ji bo vê yekê jî ez karim bêjim hê Erdogan wisa bawer dike ki her tişt nekiriye dest lê rastî jî hemû sistema Tirkiye dest Erdogan de wek çalakiya hilbijartinê de jî hat xuyan. Belê kekî Eyûb niha û nûneratiya HDP dikir li Ewropa nûnerên partiyên dî hene rêxistiyên mafê mirovan hene rêxistiyên çalakiyên medenî hene
چما اون بانگل اوروپیا ناکن حتی اردوغان دبجی وی سیاستی بردا یان جی چما اردوغان گوی خو نادا اوروپیان سبب چیه راسي بيجي از قال هفسروك ما بسلاتين دمرتاش حتى نها ما بريك بيقرتني مح نزيكي نه وزيرين كارين دروي يكتي اوروبا ديت محمو سروكين جروب برلمان اوروبا ديت مسروك برلمان اوروبا ديت ووزيرين يكتي اوروبا ديت راسي ما قشكارا قوت يعني روشه تركيا برببي اباي ديتشه انها حمو رببرين بارتيا ما جرتن ما اوروبا راسيجي حمو روشه تركيا پر باشسانه لدبین مرا دبین اردوغان ما گودار نکرد یک تشتکه اوروپا جی گرب که راسیجی پارلمان اوروپا بریارستان کنسیل اوروپا بریارستان و یکیتی اوروپا جی دیجی ترکیه بگله بریارستان دن لیا بریار هر مهم از دبین گره آمار که اکونومیک دیجی به حکومتی بستاندن سلاح گره نه فروتاندن چون که اف حکومت که براسیجی دیکتاتوریال و سلاح دیجی گله خودش خلینه دیجی گله کردستان خلینه وکی بریاره که یکیتی دولتان جی هیا دبین اف حكومات اردوغان ديجي انسانات سوتش كريا يعني وقت مثلا جزيره دا سوريا دا وقت نسايبيني دا سيلوبي دا جبويا كيجي راسيجي غير الدنيا هلوسك ديجي اردوغان بسنه غير كيتيا دولتان ديجي اردوغان هولتك راس بسنه بالي كي ايوب درو نري هذا بيل لاوروبا نا راست خوج اسبانيا ديقال ما بقول كي سباس ورا دمباش بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک داناڵد ترامپ بەرنامەیەکی تایبەتی دیار کردووە بە ناوی هەفتەی بەرهەمی سازکراو لە ئەمریکا بە مەبەستی تشک خستنە سەر پیشەسازی ئەمریکایی و هەروەها شاندان بۆ گەڕانەوەی ئەو کارداریە ئەمریکاییانەی لە دەرەوەن بۆ ناو وڵاتەکە ڕاگەیاندنی ئەم چالاکیە لە دەمێکدایە زۆرێک لە بەرهەمەکانی بنەماڵەی ترامپ لە دەرەوەی ئەمریکا بەرهەم دەهێنرێن و ئەمەش ڕەخنە و ناڕەزایی هێناوەتە ئاراوە لەسەر هەردی کۆشکی سپی بەرهەمەکانی 50 ویلایەتی ئەمریکا ڕیزکرابوون لە کەشتی گەشتیاری ساسکراوی مین تا ڕام جۆرەمەی ساسکراوی هەوایی و تەنانەت مەرین وان هێلیکۆپتێری تایبەتی سەرۆک ساسکراوی کەنەدیکت. سەرۆک ترامپ سواری ئۆتۆمۆبیلی ئاگرکوژێنەر ساسکراوی ویسکانسن بوو. ئاگرەکە لەکوێیە؟ من دەیکوژێنمەوە. چەند چرکە دواتر پەیمانێکی مۆر کرد کە هەفتەی مانجی حوتی کردە ڕۆژی بەرهەمەکانی ساسکراو لە ئەمریکادا گوتی ئەوەی سەخت بوو ئەنجامدرا چونکە بەڕێوەبەراتیەکەی کۆسپ و تەگەرەکانی لەسەر ڕێگا هەڵگرتن. بۆ ماوەی دەیان ساڵە واشنگتن ڕێگای بە وڵاتانی ترداوە بوو لە ناوبردنی کارەکانی ئەمریکایەکان لە ڕێگای بەکارهێنانی بازرگانی ناڕەوا ڕاوەستە ببینە چیت بوو هەیە زۆر خۆشحاڵ ببیت. دموکراتەکان هەفتەی بەرهەمەکانی ساسکراو لە ئەمریکایان بە نیشانی دووڕووی ناوبرد دەڵێن سەرۆک لە جیاتی قسەکردن دەبێت بە کردەوە کار بکات. کاتێک ئامۆژگاری کەسێک دەکەی لە خۆتەوە دەست پێ بکە. ئایا کراس و کەرەڤاتەکانی ترامپ لەکوێ دروستکراون؟ لە چین؟ ئایا مۆبیلیاتی ترامپ لەکوێ دروستکراون؟ لە تورکیا؟ جلوبەرجی ناوی کچەکەی ترامپ ئیڤانکای لەسرە لە دەرەوەی وڵات ساز دەکرێت. دووشەممە زۆر لە ڕۆژنامەنووسەکان ئەم پرسیاریان لە شان سپایسەر کرد. لەم وڵاتە هەندێک بەرهەم توانای فراوانبوون و داخوازی لەسەر نییە هەر وەک داخوازی لەسەر چەندان شتی تر. ئەگەر ئەو بەرهەمە داخوازی باشی لەسەر بێت ئەوە هیواخوازم کەسێک کارخانەیەکی بۆ دروست بکات. شیکەرانی بازرگانی دەڵێن ئەمە ئەوەندە هاسان نییە چونکە ئێمە ئێستا لە خۆناغی تێکەڵاوی ئابووری جیهانی داین. نهۆمەکانی ئەم کارگەیە لە دیوارەکانی ڕووخاوە. ئێستا سنوورەکان و زەریاکان بەرفراوان بوون. ئیتر ئەو شتانەی بەرهەمی تەواوبووی ئەمریکایە لە ڕەفەی بازاڕەکاندا بە ئاڕاستەی ئەوە دەبنە کۆمەڵە ڕێگەزێک هاوسەنگ لەگەڵ گروپە کارداریە سەرێشەکانی ئەمریکادا بۆ برەودان بە ڕێککەوتنە بازرگانی و بازرگانی نێودەوڵەتیەکان. ڕێبازدانەرانی کۆشکی سپی پەشتیان بەم جۆرە بۆ چوونانە نەکەوتووە خەریکی جێبەجێکردنی ڕێبازی دوورە پەرێزکردنی ئابووری ئەمریکان کە هەوڵ دەدات ڕێبازی دەیان ساڵی بەڕێبەراتیەکانی هەردوو پارتەکان بگۆڕێت بۆ بڕەودان بە ڕێکەوتنەکانی نێونەتەوەیی ئاڵوگۆڕ و بازرگانی. بله ئەوە ناڤڕۆکیان بابەتێکی گرنگی کەمپێنە سەرۆک دۆناڵد ترامپ و بەری ساڵێکی کونەها پرسیار ئابووری دێنە گۆڕی لە هەمان کاتیشدا ئابوورینە ئاسان و بە تایبەتی ئەوانەی کە پسپۆڕی بواری بازرگانین ئاماژەیان بۆ دەکرد کە ئەمە
پلانێکە لەوانە نییە هەرگیز بچێتە بواری جێبەجێکردنەوە لە بەر یەک هۆی زۆر سادە ئەویش مەسەلەی نرخە ئەو کەرەسانی کە لە دەرەوە دروست دەکرێن و دەێنرێنەوە ناو ئەمریکا هەرزانتر دەکەوێت وەک لەوەی نەناو ئەمریکا دروستکرێت. وێ چەندێژی ئەم تینە دماهیا بەرنامە کورد کۆنەکشن هەتا ڕۆژەهینی هەرشاد و بەختەوەر بن و خدا حافیز هەرشاد.